هەندێکیان گوتیان ئێمە دەگەڕێتەوە سەر شانس و وەختی خۆمان هەر ئاگادار نەبووینە کە دوازدەیە. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی هەینیە هاوکات ڕێکەوتێکی جوانە کە دوانزەیە جا لەم ڕۆژەدا ئەم کڕووکچانەی کەوانیازی هاوسەرگیریان هەیە یاخود هاوسەرگیری ئەنجام دەدەن هەڵدەستن بە دیاریکردنی ڕۆژێکی جیاواز کە بۆ ئەوەی هەمیشە لە فکر و خەیاڵیان بمێنێتەوە. من ئێستا لە یەکێک لە ئارێژگاکانم لە شاری هەولێر کە ئەمڕۆ ڕێژەیەکی زۆر لە بووکەکان سەردانی ئەم ئارێژگایان کردووە. من بە دوواداچوونم کرد لە دوو ئارێژگا نزیکەی 100 بووک تەنیا لە دوو ئارێژگا نزیکەی 100 بووک ئەمڕۆ کاری ڕازاندنەوەیان بۆ دەکرێت. جا ئێستا من لەگەڵ HR یەکێک لە ئارێژگاکان قساکەم کە خاتونمەیە خاتون گەربێت تێرە سپاس دەکەم سڵاوت لێ بێتن ئێوە وەکو ئارێژگای خۆتان ئەمڕۆ چەند بووک لای ئێوە ئامادەکراوەوە و تاوەکو ئێوارە ژمارەیان دەگاتە چەند؟ سڵاو بێ بەخێر بێت ئەمڕۆکە ڕۆژێکی جیاوازە خۆتەزانی دوازدەیە بووکێکی زۆر سەردانی دانێلا VIP کردووە و لە هەمان کاتدا بە شێوازێک کە ئێمە کۆنتترۆلی ئەم کەشەمان کردووە کە بتوانین لەم ڕۆژە تایبەتەیە بووکەکان سرێس نەبن ڕیلاکس ببنەوە و لە هەمان کاتدا دەمەوێت ئاماژش بەوە بکەم کە ڕۆژێکی تایبەتەوە زۆربەی بووکەکان حەجزاتیان کردووە کە مانگێک بەر لە ئێستا حەجزیان کردووە و بتوانن کە ئەم ڕۆژەیان لە یاد بمێنێتەوە و لە یادی نەکەن و هەتاوەکو ئێستا گەیشتۆتە سەروی چل بووک لای ئێوە. بەڵێ باشە ئێوە لەم ڕۆژە تایبەتە هیچ ئۆفەرێکتان ڕاگەیاندووە بۆ ئەو بووکانی سەردانی ئێواکەن و لە ڕووی کەش و جەوەکە چ جەوێکتان بۆ بووکەکان ئامانی خڵقاندووە؟ ئێمە خەڵات و دیاری تایبەتمان بۆ هەموو بووکەکان داناوە بۆ خەڵاتەکانی زۆرە و هەروەها ئامێری کارەبایی ناوماڵ خەڵاتمان داناوە بۆ هەموو بووکەکانە تاوەکو لە ئەمڕۆوە هەتاوەکو یەک ئەم ئۆفەرە بەردەوامە و لە هەمان کاتیشە لە باسی کەشەکەش بکەم کەشی دانێلا VIP هەمیشە جیاوازە چونکە بەشەکانمان جیاجیا کردوتەوە لە ژووری VIPەوە بگرا ژووری نۆرماڵەوە بگرا بە بەشی قژ و تەسریحاتەوە بگرا هەمویان جیاجیا کراوەتەوە و لەژێر دەستی ڕاهێنەری بەتوانە و کەرماندانی زۆر بەتوانە زیرەک ڕاهێنراون لە ڕووی ئەکادیمیەوە. باشە ئەو بووکانی کە ئەوە ڕۆ سەردانی ئێوەی کردووە تۆ هیچ پرسیارێک لەوان کردووە کە بۆ چەم ڕۆژیان هەڵبژاردووە؟ وڵی قسم لەگەڵ هەندێکیان کردووە هەندێکیان گوتیان ئێمە زۆر لە دەمێکە ئامادەمان کردووە بۆ ئەم ڕۆژە تایبەتە بۆ ئەوەی ئەم یادەمان لە یاد نەچێتەوە دوازدە تاریخێکی جوانە و لە هەمان کاتدا هەندێکیان گوتیان ئێمە دەگەڕێتەوە سەر شانس و وەختی خۆمان هەر ئاگادار نەبووینە کە دوازدەیە ینی هەندێکیان بە شانس و وەختی خۆیانەوە بەستویانەتەوە هەندێکیشیان حەجزاتیان کردەوە ئەمە دەگەڕێتەوە سەر خودی شخصەکە. باشە زۆر سپاس دەکەم نەمەخان دەست خۆش بێ بژی مەمنون بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون سەبارەت بەم ئارێژگایە دیارە ڕێژەیەکی زۆر بووک سەردانی کردووە بۆ ئەوەی وەکو ئارێژگایەکە وەکو یەکێک لە HR ئارێژگاکە باسی لەوە کردکەوە کەشێکی زۆر ئارامیان بۆ ڕەخساندووە بە ئەوشمان بیر نەچێت کە ئەمڕۆ وایە ڕێکەوتێکی جوانە دوانزە بەڵام ڕۆژی سینگڵانی شێمە وەکو دەزانین ڕۆژی سینگڵانیش کە کاتە 11 کە هاوشێوەی ئەوانەی کەوا زەواجەکەن ئەوانیش خاوەن ڕێکەوتێکی زۆر جوان.